وکاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، باسی ڕووخانی کۆماری ئیسلامی و ئەگەری لە ناوچوونی کۆماری ئیسلامی ماوەیەکی زۆرە لە ئارادایە. بەشێک لە ئۆپۆزیسیۆن پیان وا بووە لە ینی بەشێک لە ئۆپۆزیسیۆن بەڕاستی لە 46 ساڵی ڕابردووە هەر ئەمڕۆ بەیانی بۆ ڕووخانی کۆماری ئیسلامیەکەن، بەڵام ئێستا لە هەموو کات زیاتر ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامی هەیە. هۆکارەکەیشی ئەو قەیرانی ئابووریەیە، هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی لەگەڵ نێودەوڵەتیە و هەروەها ئەو کێشەی وە لە ڕۆژهەڵاتی ناوەڕا ساتە پێشەوە بەشێکی زۆر لەو هێزانەی وە کاریگەری کۆماری ئیسلامی لە سەریان بوو، تقریبان لە بین چوون شەڕێکی 12 ڕۆژە بەسەری دادا سەپا، قەیرانی ناوخۆی، قەیرانی ئابووری، هەموو شتێکی کە حەسێ بکەین هەموو کەس وا بەراوردێکا کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیکە. بەڵام وەزعی ئۆپۆزیسیۆن چۆنە؟ ئایا ئۆپۆزیسیۆن ئامادەیە بۆ بتوانێ جێگیری کۆماری ئیسلامی بێت بەڕاست و بەچە پیشەوە؟ ئەم باسە دەینە بەر باس و لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز کاک حەمەی خاکی، ڕۆژنامەوان کە میوانی و بەرنامەیە. کاک حەمەی جان بەخێربی بۆ بەرنامەیە. سڵاو کاک مەخێرگیان، سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێزتان. سپاس لە داوەتەکەتان. زۆر زۆر سپاس. کاک حەما، هەروە لە پێشەکێکە ئاماژەم پێکرد کۆماری ئیسلامی لە هەموو کاتێک زیاتر لە ڕووخان نزیک بووەتەوە. ئایا ئەوە بە معنای ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن کولەن وەزعی ئۆپۆزیسیۆن چۆنە؟ هەروەکە باسم کرد ئۆپۆزیسیۆن بۆ ئۆپۆزیسیۆن بۆ لە ڕۆژی وەڵی حکومەتە سەرکاری کۆماری ئیسلامی وتێتی ئەڕوخێ ئەوە 46 ساڵیشە نەڕووخاوە. وەزعی ئۆپۆزیسیۆن بەگشتی چۆن ئەگەرەکرێ بەگشتی باسێکی کورت لەسەرەوە بکەین جا دوایە چینە سەر باسەکەمان. چەمکی ئۆپۆزیسیۆن زۆر چەمکێکی ئاڵۆزە. ئۆپۆزیسیۆن بەکێ ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن چۆن پێناسە ئاکەین؟ ئەگەر ئێمە تماشای بکەین کۆماری ئیسلامی تەیپێکی بەرین، تەیپێکی ڕەنگاوڕەنگ لە ئۆپۆزیسیۆن یا هەیە. پل لە ناوخۆی وڵات هەن کۆڕ و کۆمەڵ و کەسایەتی و هێزهایەک و نەهاتهایەک و بنتەهایەک کە دژین و هەم ئەوانەی کە حزبی سیاسین، ڕێکخراوی سیاسین، هەر شتێک هاتوونەتە پێشێ. ئەگەر لە تماشای سەرەتای کۆماری ئیسلامی و تماشاکەین هێزی ئۆپۆزیسیۆنەکە بەرینتر بووە، زۆرتر بووە. ئەمە بە معنای بەهێزبوونی نییە، چون هەر وەکو پیازێک ڕەگە پیازێک لە بەرچاو بگرێ بینەر و بیسەری ئەم بەرنامە، هەر جارێک چۆخڵێکی لێ بووەتەوە وەختێ هاتە سەرکار لەبەرەوە دای لە چەپەکان، دای لە کۆمونیستەکان، دای لە خەڵکانێک وەکو خەڵکی کوردستان، لە ملیەتەکان، دواتر نووسەر، دواتر شاعر، دواتر هونەرمەند، هەرچێک هاتووەتە پێشێ ئیتر گەی بە مەزهەبیەکان، گەی بە ڕێکۆڵخوازانی بەشێک لە حکوومەتی، هەرچێک هاتووەتە پێشێ. کەنارەتە و هێزانێشی کە لە پێش و هاوکاریان لەگەڵ کرد ئەوانیشی داپڕۆسیەوەوانە. ئێمە بوومان مەسەلەن حزبی توودە یا ئەکسەریەت یا لایەن هەیە کە لە پێشەوە لەگەڵیان بوون. ئێستا ئەگەر تماشاکەی ئێمە ئۆپۆزیسیۆنێکی بەرینی ڕەنگاوڕەنگمان هەیە لەو پەڕی ڕاستەوە هەتا پنێ چەپ. بەڵام ئەوەی کە دیارە هێزێکی سەرەکی ئۆپۆزیسیۆن کە گفتمانی ببێت، کە قسەی ببێت، کە کاری کۆمەڵایەتی کردووەوانە، یعنی پێگەی کۆمەڵایەتی لە ئاستی ئێران هەبێ، ئێمە نایبینێت. حاتەمی قادری یەکێک لە سپۆرهای زۆر بەناوبانگی ئێرانە، دەڵێ لە حزبی توودەوە کە جێگە و پێگەی کۆمەڵایەتی بوو، ئیتر کە دێتە پێشێت لە دەوروبەری قیامی 1357 سازمانی چریکەکان و مجاهدین بڕێک بوون. ئیتر لەو 6 ساڵەدا ئێمە لە ئاستی ئێرانە حزبێکی سیاسی بە پێگەی جەماوەریۆنیمانە. جا ئەمە ئەکرێ ورتری بکەینەوە دەیوەستی ئۆپۆزیسیۆنی ڕاست چۆنە، ئۆپۆزیسیۆنی چەپ چۆنە. ئایا ئێمە شتێکمان وەکو ئۆپۆزیسیۆنی میانە هەیە
تەنانەت ئۆپۆزیسیۆنی مەذهبی دوای جمهوری ئیسلامی 47 ساڵی مەذهبی ئێمە ئۆپۆزیسیۆنێکی وەکو مجاهدینیشمان هەیە. بڵێ بەپێی ئەو فەرمایشانەوە ئێوە فەرمووتان ئۆپۆزیسیۆن وەزعیا بۆ شێوەیە. زۆر کەس خەون و خەیاڵی ئەویان هەیە بەشکەم هێزێکی دەرەکی بێ کۆماری ئیسلامی بڕوخێنێ. ئێمەش ئەزمموی عێراق و سووریە و لیبی و شوێنەکانی تریشمان هەیە. لە ئەگەری شتێکی ئاوا دەخاڵەت یا دەستێوەردانی هێزی دەرەکی وەزعەکە چۆنە بینن؟ ئەم هێزی دەرەکی دەخاڵەتکە بۆ ئاڵوگۆڕێک لە وڵاتێکە ئێمە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هەمانە. ئەگەر کەسێک بێت ماشای ئیستعماری بریتانیاکە فقط بۆ نمونە چۆن چووەتە وڵاتەکانی جۆرا و جۆر ئەو هێزە خۆجییانەی چۆن لەناو بردووە و چۆن ئەوانەی کە خۆی پیچاکە دایناوەوانە هەرچێک هاتوونێتە پێشێ کێشەکە تەنها ڕووخانی هێزێ یا لابردنی هێزێ یا کودەتا لایەک نەبووە. ئەونەی کە کاریان کردە بۆ ڕووخانن دوو ئەونە و چەند ئەو نەکاریان کردە بۆ ئەوە هێزێک بنێنە جێگەی هێزێک بنێنە سەر جێگەی ئەو چون ئەوان دەزانن تەنها ڕووخان کێشە نییە ئەکرێ هێزێک بڕووخێنی بۆشاییەک پێش بێت. ئێستا مەسلەی تێرۆریزمە مەسلەی مەهاجرەتی بە کۆمەڵی ملمێنیە مەسلەی کشەکایەکی کە زۆر جێگەی مەترسیە کەوێتە دەست تێرۆریستەکان مەسلەی شەڕی ناوخۆییە مەسلە وەیە لیان پشەوێت و ئەوانە ئەوەیە کە ئەوان ئەگەر ئێمە تماشای نمونەی ئەفغانستان کەین تماشای نمونەی لیبی کەین تماشای نمونەی سووریە کەین تماشای ئەو عێراق کەین دەزانین ئەو هێزانەی کە دێن بە پاڵپشتی ئەگەر بیان بێ لە ناوە هێزێک ئەو کارە بکەن و یا ئەگەر نادای تاشن بۆیان وانە لەسەر ورترین شت کارەکەن. کات مەحیە عەزیز هەیئەتێکی قەتەری ڕۆیشتووە بۆ سووریا بۆ ئەوەی کە دەورەیەک دابنێ بۆ ئەحمەد شەرع چۆن بپۆشێت عینەکەکەی چۆن بێت لباسەکەی چۆن بێت گرەی کەراواتەکەی چۆن بێت تەنانەت ڕیشی چەند سانتیمتر بێت چۆن درێژتر نەبێت کە بتوانێت لە ئەلقاعیدەوە شتی کاتە هێزێک جایە لە ئەلقاعیدە جایە لە داعش جایە لەو فاندمنتالیستانەی کە هەیە ئەوەیە ئەوان بە وردی کارەکەن تەنها سیاست و پلانەکە نییە کە کاری بۆ بکەن کەسایەتیەکە هێزەکانە بێننەوە سەرمایه‌گوزاریەکی زۆر گەورەی لەسەر ئەکەن و دەوروبەرەکەی پەروەردەکەن ئەو سازمانە جاسوسیانەی ناوچەکە و ئەو سازمانە جاسوسیانەی جەهانی یەکێک لە کارەکانیان ئەوەیە وەختێک کەسێک کە دۆزنۆجا ئەو کەسە ئەحمەد شەلەبی بێ یا ئەوەی ئەفغانستان بێ یا ئەحمەد شەرع بێ دێن دەوروبەرەکەی دەورەی بۆ دانێن ترینینگی بۆ دانێن چۆن هەڵسێ چۆن پۆشێ چۆن قسەکە و بە تایبەت سیاسەتەکانی چۆن بباتە پێشێ. زۆر چاکە کە بینە سەر ئێران ئێمە ئۆپۆزیسیۆنی ڕاست و چەپمان هەیە بەجارێ لە کوردستان بگەڕین کە تۆزێ وەزەکەی جیاوازە تەبەن لەسەر کوردستانیش باسەکەین بەڵام کە بێتە سەر مەسەلەی ئۆپۆزیسیۆنی ڕاست و چەپ ئەوەی وە شانسی زیاتر بێت یاک و دەوری زیاتر بێ ئێستا کامێک لەم بەرەیە بەرەی ڕاستە بەرەی چەپە و ئەگەر وایە هۆکارەکەی چییە یا هەرنیانە؟ من ئەگەر ڕاستگۆ بم من پێم وایە هیچ لایەک شانسی نییە. یەکێک لە شانسەکانی کۆماری ئیسلامی بوونی ئەو ئۆپۆزیسیۆنەیە هەم بەڕاستیەوە هەم بە چەپیەوە ئەوە قسەی من نییە قسەی زۆر پسپۆڕەکە لەو بوارە کاریان کردووە دەڵێ یەکێک لە شانسەکانی کۆماری ئیسلامی بوونی ئەم ئۆپۆزیسیۆنەیە. ئەمە لە خراپی ئۆپۆزیسیۆنەکەەوە ئیلزام نایێت بە خاتری ئەوەی ئێمە ئەیبینین جمهوری ئیسلامی جنایەتێکی یەکجار زۆری کرد سەرکوتێکی یەکجار زۆری کرد زۆری گرتن زۆری کوشتن و ئەوانەیشی کەی نەتوانێت بیگرێ و بیکوژێ ناچار بکردن کاڵێن بۆ پاراستنی گیانی خۆیان. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێمە زیاتر لە دوو نەسڵە دوو جیلە ڕێبەری حیزبەکان لە ناو وڵاتانی یعنی ئەمە قابلی تەسەور نییە
حزبك زياتر لنزيكي تشلو 6 سال ريبدي أسريكي تناولاتنا جابة شبيو براسيو سلطنة طلب مجاهدين وبيقدر تعبر هذا شبكانو وانا للا كتير وإما بوشايك ماندي أو أوبوزيسيون نيتواني خوي بروش كاتوا لباري فرهنگوا لباري سياستوا لباري جوانوا لباري جنوا نيتواني براسي إما لا يقنابينين أنا أولاي كمثلا دائما المجاهدين جنيتي كردوة هنا كي خوي ريبدا كي خوي بلام هر مسعودي رجوية هر قسقسي أو لجرسي بري مسعودي رجوية يعني إما لما سلي جنانا لما سلي دعوانا من سكم قشتيه لرابطة لقل أوبوزيسيونا لرابطة لقل رنگي مذهبي وملي لإيرانا لرابطة لقل مسلي روشن بيبي وهنر ومسلي أكاديميستكان ومسلي زانستو أو جرشتانا أمانة أم حزبانا نيانتواني خويان بروش كانوا بو دليل أمن بهموايا شانس ناتواني بلاي مثلا بلان حزب شانسي هي أجر جمهوري إسلامي روحها تواني بي إما لصالي 1650 أو تأمان زاني وميني شانسي هي نتنها شانسي هي جزينة كدور جياوازة بهوي أولنا وكيجي هي مذهب كان ولا دري شو سعداء ولا قليانا يعني هم دروا حمايتي ليك هم ناو أكثرية خلقك حمايتي ليك السبيل لكردستان ولا شو أنا كان يتر بلام إما يستبوا أوبوزيسيون ناد أو نابينين يجي أوبوزيسيون بيرو تلاقى خارج كان بشيكي مثلا مجاهدين شيء قارئ زور سرفكا كبشيل الكونغرس يا لبلانشوين يا سياسات بسنة حماية بكري خرج حمايتي دلو يا مثلا سلطنة طلبة كان بتعبد كوريا وانا بفيلو تلاقى اما ديما انا امر رسولية كفيشات وانا لا كان يتيش اما او ما الندية بداخل ولا هيك ديمقراطي جدي نابي سويك إما هيك مان هي إما كماري خوازان مان هي خوان بالديمقراط زانن بلام أمانة لسطحي ميديان لسطحي سوشيال ميديان لسطح عرضي واقعي نيان تواني أو بشيء كهركيانا هيني كان بإصلاح متشكل كانوانا لبشي شكل شاهر واير كشي كتير هي أم أوبوزيسيونا وايلي هاتوا بشي كان نري هيج لا يقني نوانري خويا مثلا اگر هركم من نمونه برمو مثلا لكردستان يكتي جوتياران منبو اما زاني يكتي جوتياران قازانجي جوتياران بفاكا يا يكتي فرهنگيان لهي فرهنگكان هناك حزب هي لأست إيران وبكردستان شوا نوانراتي هيج لاغن نوانراتي هيج قشرك هيج طبقيك هيج شيء جديد لكم مغانا كان نوانراتي خويا كان دي اما بوشاية كيفاش هناوا هم بو هذا خارجية كان أواني كان كماري إسلامي نبي هم بو خلقي ناوفو الآن أجر كسيق لناوفويا أتواني إنسان لي برسيب زاني لا أم حزبانا إيوه بديلك هي كبيتان وابي أجر جمهوري إسلامي روحي أتواني ولاتك إدارك اقتصادك إدارك نيل شرين أخوض بي بتواني بجيوي كي تشاكو خوش بو خلقك فراهمك من في موية أولية بله ئێوە ئاماژتان بەوە کرد کە هەندێ هێز لە ڕێگەی سوشیال میدیاەوە یا هێزی دەرەکیەوە بۆ نمونە باسی ڕاستەکانتان کرد کاریان بۆوە کرێت لەو بینەدا ڕۆژنامەی هایرسی ئیسرائیل شتێکی دەرخست یا بە قەولی فارسی ئفشاگەریەکی کرد لەسەر ئەوەی کە ئیسرائیل بە گشتی خەریکە کار لەسەرەوە کە کەسایەتی نەناسرا و کەسایەتیە کە بە تۆری واقعی غیرە واقعین ئەوانە دروست بکە و بەنوعی پشتیوان بۆ ڕزای پەهلەوی دروست بکە لە سەردانێکی شاکە ڕزای پەهلەوی چوو بۆ ئیسرائیل و لەوێ چاوپێکەوتنیان بوو ئەوانە بە شێوەیەک ئەتوانن کارەگەریان ببێت لەسەر وەزعیەتی ناوخۆی ئێران ئایا ئەو ڕەوشە ئەم نەوعا کە لە فەزای مەجازیە لە تەریقی شەبەکەهای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەکرێ کارەگەری لەسەر
داهاتوی ئێران دابنرێت؟ من پێم وایە ناکرێ بڵێ هەر نایبێت بەڵام لە کۆتاخایە نایە لە کۆتا مدەتایە ئەکرێ بۆ ماوەیەک حزبێک بە تەوری مشخص ئێمە هیچ سەڵتەنەت دەڵەبەکانمان دی و دەوڵەتێک کە ئێستا سەنەدەکەی لە گۆباری ئارێس و دێمارکە لەولاوە لەوەی کانادا ئەو زانکۆی کانادا هاتووەتە پێشێ ئەوان ئەچن کەسانی فیک حسابی فیک ناڕاست ئەمانە دانێن و ئەمانە دێن هەرێکیانە بە قادانجی لایەنێک هینی بکەن بیبەنە پێشێ بەڵام ئێمە دیمان لە شەڕی 12 ڕۆژەوە هەتا ئێستا بە جۆرێک ئەو هەموو تەزادەیش هەیە ناکۆکی هەیە لە ناو دەسەڵاتەکان و دەوڵەتەکان و بەتایبەت لەو شوێنانەی کەمێک ئازادی لە ناو خۆی وڵاتە هەیە ڕۆژنامەیەک دێت ئەواڵێ یا زانکۆیەک لە کانادا دێ دەڵێ 50 ئەکانتی تایبەتی 3 مانگ پێشەوە دانرابوو لە ڕۆژێکا دروستکراوە تقریبا لە ڕۆژە 2 ڕۆژە دروستکراوە کەسانێک لە پشتین یەکێکە دانراوە ئامادە کراوە لە وەختێکا یەکسەر دێ بە ئەو دروستکردنی زندانی سەردەگای زندانی ئەوین کە ئەویش فیک بوو ئەوی ناڕاست بوو دێ بەوە بڵاویەکەنەوەوانە ئەمن پێم وایە دەکرێ بەڵام مەسەلە وەیە ئەوان مخاتبیان کێیە ئەوان لەسەر تەعەسسوب کارەکەن لەسەر زانیاری لەسەر ئاگاهی لەسەر ئازادی لەسەر دموکراسی کار ناکەن هەرێکیانە زۆر و بۆر بن هەرێکیانە لەشکرکەشیکەن لە دنیای مەجازی و لە دنیای میدیاییە و تەنها ئەو پەیکانەیش نییە ئەوان مەسەلەن ماوەیەک پێش لەوە تەلەڤیزیۆنی منوتۆیان دانا دواتر ئیران ئینتەرناشناڵ هەیە کە بووەتە پاتۆکیان یعنی چەپ و ڕاست ئەیان هێرن زیادە ئەوان میدیایەکیان شکڵ پێدا سوشیال میدیایەکیان شکڵ پێدا و پارێشیان هەیە خەرجەکەنەوەوانە و کەسانیشیان هێنا بەڵام ئەوە زیاتر لە دەروەیە لە دنیای مەجازیایە بۆ ڕادیکردنی هێزهای خارجیە کە لەسەر ئەمان حساب بکەن بەڵام لە ناوخۆ کەسێکە لە مەدرسەیەکە مۆسایە یا دانیشتووە یا لە گەڕەتێکە ژی تماشای خۆیەکە ئامانە کە لە دنیای مەجازی و لە سوشیال میدیا و لە میدیا وا زۆر و بۆرن بۆ لە دەوروبەری مناکەمن بۆ لە دەوروبەری منانی بۆ ناتوانن لە ئوروپا کە ئازادی هەیە زیاتر لە 1000 کەس کۆکەنەوە بۆ ناتوانن لە ئێرانە 100 کەس کۆکەنەوەوانە من هەرکم نییە خەتەر و مەترسیەکەی کەم نیشان بم بەڵام من پێم وایە ئەو پێڵ و تەڵەکە بردی زۆر نییە دەرەکەوێ بەڵام ئەتوانێت بێتە مەترسیەکی گەورە بەڕاستی بەڵێ کە بدینە سەر لایەنی تری ئەو ئۆپۆزیسیۆنە لایەنی چەپە لایەنی چەپ هەروە بۆ خۆشتان لە بیدایەتەوە ئاماژەتان پێکرد هەروەکو پیازە و تۆکڵی لێبووەتەوە و هەر کەس بووە و کەمتر و کەمتر بووە خەریکی نزیکە بینەوە لە 46 ساڵ 46 ساڵ تقریبا نێو قەرن کە ئەم هێزە هیچ شتێکی نەکردووە هەرو غێرەزە و ئەوایلی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی نەوێت ئێمە شتێکی بۆ سوورەتە نابینین وەزعیان چۆنە وەزعی چەپ بە گشتی بە شێوەیە کە ئایا بەم شێوەیە ئەتوانین حەسێ بکەین کە چەپ ئالتەرناتیوی داهاتووی کۆماری ئیسلامیە بۆ جواب بمەوە بۆ پرسیارە دەبێت باسی ڕاست بکەین بەداخەوە ڕاست لە ئاسی دنیادا زۆر زۆر بەهێز بووە لە ترامپ بۆ بگرێت تا پوتین تاکولێت تورکیە تاکولێت ئوروپا تا هەموو شوێنێک ئێمە ئەیبینین تا ناتەنیاهوو ڕاست بکەویە و ئەگەر ئێوە تماشانی مەسەلەن سازمانی ملێن بکەن بژین 200 وڵاتکەوە بێتەوە ئێوە تماشای تەرکیبی ڕاست و چەپ لەوێ بکەن لە سەرکی وڵاتەکانیشانە تەنها لە سەرکی حکوومەتیە ئێمە تماشای کەی تەنانەت لە دنیای پێشکەوتووی ئوروپا و غەربە باڵانسی هێزی چەپ و ڕاست بە قازاندی ڕاست گۆڕاوە بەهۆی زۆرەوە کاتوانین باسی بکەین لە جێگەی خۆیان وەختێک ئێمە هەڵەگەڕێنەوە بۆ ئێرانیش لە ئێرانیش باڵانسی چەپ و ڕاست و لە ناوچەکە بە قازاندی ڕاست گۆڕاوە بەهۆی ئەوە چەپەکە دووچاری کوشتار و سەرکوتێکی یەکجار زۆر بوو ئەوە لەلایەکەوە نەیتوانی خۆی بە ڕۆژ کاتەوە
نەیتوانی بێ ئاوەڕێک باتەوە چی باشە و چی باش نییە. مشکلی ئیدئۆلۆژی بوو، مشکلی ئەوەی کە پەیوەندی ببێ لەگەڵ زانکۆکانە، لەگەڵ خوێندەواریە، لەگەڵ علمە، لەگەڵ زۆر پێشرەفی کۆمەڵایەتی لە ئاستی جیهانیە. و لەو لایشەوە نەسابە لە ناویەکان لەسکۆلەترین شێت جیا بێتەوە. ئێوە مەسەلەن حیزب هەیە هەر لە ئاستی ناوچەکەی شاتماشایەکەی احتمالی انشعاب و جیابوونەوە یەکجار کەمەتیانە، مکانیزمایەکی هەیە. بەڵام چەپ لەسەر شتێکی زۆر چکۆلانینە ویا شتێکی زۆر چکۆلە بەڕاحەتی لە یەک جیا بێتەوە، تۆ تەنها جیا نابێتەوە، بە نەوعێک دوشمنایەتی یەکتریەکەن و حتا لە ماوەڕێکێکا چەکیان لێک کێشاوە، مەسەن لە سازمانی چریکەکانە یان لە پەیکاری پێشووە یان لە جەریاناتی ترا ئێمە ئەیبینین خۆیان بە چەپ پێناساکەن ئەو نەڕق و تووڕەیەکە لەلایەنەکە لە ڕۆژێکە لە ئینشعابێکە ئەم ئەبێتە نوێنەری پرۆتاریا ئەمە بێتە نوێنەری بورژوازی غێری واقعیە. ئەمە بووەتە هۆی ئەوە ئەم دابڕە ئەم ئەتۆمی بوونە. ئەگەر ئێمە مەسەلەن کەسێک بێ لە کوردستان یان لە ئێران تماشاکە لە وڵاتێکی وەکو چی من کارم نییە دموکراسی هەیە یان نییە، یەک حزبی کۆمونیست هەیە، بەڵام مەسەلەن بێ لە کوردستان تماشاکە یا بێ لە ئاستی ئێران تماشاکە چەند حزبی وامان هەیە، یا ئەم هەموو حزبە چەپە اختلاف و جیاوازیەکانیان لە چیایە و بۆچی لەسەر ئیشتراکەکان کار ناکەن؟ بەهۆی ئەوەوە کە نەیانتوانیوە خۆیان بەڕۆژکەنەوە، نەیانتوانیوە خۆیان لاوکەنەوە، ژنان دەوری باڵایان بێ، ئەقلیەتە جنسیەتەکان دەوری باڵایان بێ، خوێندەوار و چینی مامناوەندیش تەنانەت کە زۆری هونەرمەندن شاعرن لەناو ئەوانەوە دێنوانە لەگەڵ ئەوانشدا پەیوەندی بگرێ لە ئاستێکان نییە، لەگەڵ خۆی دەرگیرە. بەشێکی زۆر لەو حزبانە لەگەڵ خۆی قساکە، لەگەڵ کێشەی ناو خۆی دەرگیرە. ئەوەیە نە لە سەرفی ئێرانە، ئێمە لە سەرفی منتەقەی شاکە قەیران و بەحران هەیە نابینین هێزی چەپ بێتە ئالتەرناتیڤی جدی. مەسەلەن خۆ لە عێراقا چەپ بوو، لە سووریە چەپی تیا بوو، لە شوێنەکانی تر لە ئەفغانستانیش تەنانەت چەپی تیا بوو ئەوانە، لە ئوروپای شەرقی پێشوو چەپی تیا بوو ئەوانە، بەڵام لە ئاڵ و گۆڕەکە ڕاست بردوویەتەوە. من بەو هەرێکم کورتی کەمەوە من پێم وایە لە شەرایەتی ئێستا مادامێ چەپ خۆی بە ڕۆژ نەکاتەوە، چەپ ئاوڕێک لە ڕابردووی خۆی نەداتەوە، چەپ پەیوەندیەکی جدی لەگەڵ ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیەکان ژنان، لاوان، خوێندەواری، ژینگە هەموو ئەوانە نەگرێ بە باوەی من ناتوانێت ببێ. واقعیەتی ئەمر لە کوردستانیش و لە ئێرانیش و لە ناوچەکە دەست باڵایی ڕاستمان پێیا بەداخەوە. من ئاواتم بوو چەپ دەستی باڵای بێت، بەڵام لە دنیای واقعیاوان نییە. بڵێ پێشتر باسیەوەمان کرد کوردستانیش هەر لە چوارچێوەی ئاڵوگۆڕەکانی ئێرانە ئەگونجێت و یەکێک لەو هێزانەیە، یەکێک لەو بەشانەی ئێرانەکە زۆر جێگەی سەرنجە. بۆ کارەکێشی بوونی هێزی سیاسیە، خەباتێکی تقریبان بڵێن بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی لە ئارادا بووە، چ لە ناوخۆ لە بەشی مەدەنی کۆمەڵایەتیە وە چ وەکو هێزی سیاسی. وەزعی ئێستەی کوردستان ئەگەر چاوی لێ بکەین ئەگەر چیش بۆ خۆیان لە ناوەڕۆکە هەر لەو باڵی ڕاست و چەپی عمومیاوە گشتیاوە باسمان کرد لە مەوردی چەپ و ڕاستی ئێرانەوە، لە مەوردی ئەوانشەوە تا ئەندازەیەکە گونجێ. بەڵام وەزعی کولەن جەریاناتی کوردستان چۆنە بین؟ من پێم وایە ئەگەر لە کۆمەڵگای کوردستانەوە حرەکەتکەین، یعنی ئەوە بێتە مەبنا کۆمەلگای ئەمڕۆی کوردستان کۆمەلگایەکە بەخۆشیەوە پێشکەوتووە، یعنی شەبەکەیەکی زۆری ڕێکخراوە مەدەنیەکان، ڕێکخراوە فەرهەنگیەکان، هونەریەکان، ئەدەبیەکان، پارێزگاری لە ژنان، لە مناڵان، لە ئاژەڵ، لە هەموو ئەو شتانە هەیە لە مافی بەشەروانە. و ئەمە جیاوازیەکە ئێمە ئەیبینین لە شوێنەکانی ترە. ئەو میزانە ڕێکخراو بوونە کە ئێمە لە کوردستانە لە ناو کۆمەلگای بینین ئەوە نییە.
ئەوە دەورێک توانێت زۆر بەرچاوی ببێ بە شەرتێک حزبەکان خوێندنەوەیەکی ڕاست بۆ کۆمەلگا بکەن و خۆیان فەرز نەکەن بەسەر کۆمەلگا. یعنی چۆن من حزبێکم مەسەلەن خەباتم کردو و قوربانیم داوە و 50 ساڵە کارەکەم و یا 100 ساڵ یا 80 ساڵە کارەکەم یا 6 ساڵە کارەکەم، ئەمن نایبڕمەوە. ئەو کۆمەلگا دەبێ بڕیار بدات، ئەو خەکەیە دەبێ بڕیار بدات و منیش دەبێ ڕێز لە بڕیارەکەیان بگرم. من بۆ ئەوان هەستام و ئەوانە وەختێک ئێمە تماشای ئەوەکەین. ئێمە خۆمان زۆر جار ئەڵێن کوردستان کۆمەلگایەکی حزبیە، بە باوەڕی من هەم هەیە و هەم نییە. لەو بارەوە هەیە ئەلان مەسەلەن کەسێک چێ لە بریتانیایەکە من ئەجیم دەڵێ 1% خەڵک سیاسەتەکە، سیاست بە معنای لە انتخاباتێکا بەشداری کات. ئەگەر هەموو ئەندامان، هەموو لایەنگران، هەموو گیانبەختکردوان و شەهیدانی هەموو حزبەکان ئێمە بێتین لە کوردستانە بەڕاستی ئەگەر بیهێرین چەند دەرسەدی خەڵکی کوردستانە. هێشتا بەشێکی زۆری خەڵکی کوردستان ناحزبین، غێری حزبین و حزبەکە وا نەبووە بێتە شوێنێک کە ئەوان خۆیانی تیا ببینەوە. بەڵام زۆر جاریش کاک هەمە ببەخشە قسەکەت قەتعەکەم، زۆر جاریش پێش هاتووە هەرو حزبانە بڕیاریاندا و خەڵک بە جوابی بڕیارەکانی داوەتەوە. ئەم دواییانەکەمە لێگەڕین تۆزی جیاوازە. مەسەلەن شوانەی سەیقادر ترۆر کرا، مانگرتنی گشتی ڕوویدا، هەروەها 4 نەفەر لە خەڵک لە جوانان لە زیندانە ئەدام کران، مانگرتنی گشتی ڕاگەیاندرا، خەڵکاتم بدەمیانەوە. ئەوە چۆنە بینیەوە ئەگەر وایە؟ کات مەحیەگیان من لەو باوەڕام حزبەکانی کوردستان لە ناو کوردستانە پێگەیان هەیە، جێگەیان هەیە، هەواداریان هەیە، لاهنگریان هەیە، حزبیان هەیە و جێگەی دڵخۆشی خەڵک. ئەوە لەوە هیچ قسەیەکی تیان نییە. قسە لەسەر دەرسەد بوو، قسە لەوە کە وەختێک ئێمە ژین کۆمەلگایەک حزبیە چەند دەرسەدی خەڵکەکە لە حزبەکان. با من 2-3 نمونە ئەرز بکەم. بین تماشای پێشمەرگە بکەیت. من کارم بە ئامار و ئەرقام نییە، لە ئەوجی خۆیە لە باشترین حاڵەتە کۆمەڵە و دموکرات چەندێک پێشمەرگەیان باشە دیارە هەموو کەسێک نەیەتوانی پێشمەرگە بەهێزی بەرگریەکەیشەوە بەنسبەتی 9 ملیۆن 10 ملیۆن ئەو ئانە حسێبی بکە چەند لە سەدی خەڵکی کوردستان هاتن بوون بە پێشمەرگە. زندانی سیاسیەکە حسێبکە، شەهیدەکانیش بە هەموو خۆشەویستیمان بۆ هەمویان و ڕێزبڕانە بێ حسێبی کە بینێ پاڵیەکە و ئەندامەکانیشیان دیارە ئەفقان هەیە، سەرکوت هەیە، ناتوانن خۆیان نیشان بەر. من هەرمە ئەوە بڵێم ئێمە دەبێت چاو لەوە بکەین وەختێک ئەڵێن کوردستان حزبیتیایە، ئەمە واقعیەتێکە، بەڵام حزبەکان نەیانتوانیوە بەشێکی بەرچاوی خەڵکی کوردستان بێرن نایە حزبیەوە. ئەمە واقعیەتێکە، ئێمە نانین لە خۆمانیەوە. بەڵام بەسەر هەموو ئەمانەیشە ئەگەر بین ئێمە تماشای ئەندامانی ئامارمان نییە ئەندامانیان، ئەگەر بین هەموو ئەوانە هێنکەی وەزعیەتێکی لەبەر هەیە لە کوردستانە بەهۆی بۆ تەجروبەی حزبی هەیە، تەجروبەی کاری سیاسی هەیە، هەموو ئەوانە من لەسەر باشیەکانی ئەگەڕێم چون لێرا قسەکە شەیەکی ترە دەبێت ماشای مەترسیەکان بکەین. ئەو حزبی بوونە چون بەشێک لە حزبەکانی چەکدارن دەکرێت بێتە مەترسی، دەکرێت بێتە سەر ئەوەی کە نەکاشێک و جارێکی تر ئێمە باشە لەو زەمینە هەنگاو هەڵگیراوە کاک هەمان، لەو زەمینە ئێستا هەنگاو هەڵگیراوە 7 حزبی چەکدار یا حزبی هەڵسوڕاو لە کوردستانە ئەوە دانیشتنیان بووە، ئەوە کۆنفرانسێکیان لە بەرلین گرتووە، هەنگاو گیراوە. ناڵێم ئەوە بووە بە شتێکی بە تەواوی ئەرێنی، بەڵام ئەگەر چاوی لێ بکەین ئەو هەنگاوانە هەڵگیراوە، ئەوانش خۆیتوانێ ئومیدبەخش بن. من حتما پێم وایە هەر هەنگاوێک پیرۆزە، هەر هەنگاوێک جێگەی دەستخۆشیە، هەر دانیشتێک جێگەی دەستخۆشیە، هەر هاودانیەک جێگەی دەستخۆشیە. بەڵام لە پاڵ چاوەڕوانەکانی خەڵک، لە پاڵ ئەوەی کە پێویستیە بەڕاستی کەمە، بەڕاستی زۆر کەمە. ئێمە ئەیسە 46 ساڵە 47 ساڵە کۆماری ئیسلامی ئایا ئەم حیزبانە توانیویانە هەتا ئێستا لانی کەمی داخوازیەکانی خەڵک تەوافق بکەن لەسەری؟
هێڵە سوودەکان دیاری بکەن تەوافق بکەن لەسەری مەسەلەن چی بکەن و چی نەکەنەوەوانە دیارە کار کراوە بەڵام تەوەقع ئەوەیە کە زیاتر کارکەن زیاتر پێکەوە دابنیشن زیاتر هەماهەنگیکەن لای کەمێک دیاری بکەن بتوانن بە هاوکاری یەکتری ئەو پلانانە پوچەڵکەنەوە ئێمە ئەدانین کێشە هەیە بەڵام ئەو ئیمکانە ئەو ئەزمونە ئەو دڵسۆزیەک هەیە لە ناو حیزبەکانە کە بێن نزیک بنەوە ئەو کۆمەڵگای غێری حیزبیە بە خۆیان نزیکەنەوە ئەو هەموو پسپۆڕ و ئاکادمیستە بە خۆیان نزیکەنەوە ئەو هەموو هونەرمەند و شاعر و نووسەر و شتە بە خۆیان نزیکەوە گوێ زیاتر لەو خەڵکە بگرن ئەو هەموو ژنانە ئەو هەموو کەمەندامانە ئەو هەموو ئەوانە بێنە ناو ڕیزی بڕیاردانەوەوانەوە و بە تایبەت ئەو هەموو حقوقدانە هەیە بێن ئەوە دیاری بکەن ئەگەر تاقی بە تووقی خوارد ئەگەر وەزعیەتەکە گۆڕا ئێمە داوای چیەکەین ئێمە چیمان هەرەکە هەر ئێستا یەکێک داوای حکوومەتی شەوراییەکە یەکێک داوای فدرالیست بکە یەکێک داوای کۆنفدرالیست بکە یەکێک داوای خودمختاریەکە لانی کەمەکانی ئێمە چییە لانی کەمەکانی ئێمە بۆ هەموو ئەمانە چییە کە ئێمە ئەتوانین پشت بین بە پشتی یەکەوە بڵێن ئێمە وەکو خەڵکی کوردستان لە حکوومەتی مرکزی یا لە هەر لایەنێکی تر ئێمە داواکاریەکەمان لانی کەمەکەی ئەمەیە کەسێ لانی زۆر خۆی با ببێ یەکێک داوای سەربەخۆییەکە یەکێک داوای حکوومەتی کرێت ئەوە قەیناکە زۆری باشە بەڵام ئەو لانی کەمە دیاری نەکراوە وەزیفەی هونەربیر پێتان وایەوە گرێ ئەسڵیە ئەوە گرێ سەرەکیە لانی کەمەکە تۆ بام ئەماژە بە شتێ بکەم کاک حەما ئێمە لە ساڕۆژی سێمین ساڕۆژی شۆڕشی ژینا بینیمان کە دوو شار مانگرتنی گشتیان ڕاگەیاند و بەڕاستی ئەتوانم بە جورەتەوە بڵێم بەشێکی زۆر لە ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستان سوپرایز بوو یا ئەسڵ ئاگای لێ نەبوو دەی ئەو مدلانی کەمە چەنێ ئەگەر وایە کە ئەوەندە پەیوەندیەکە تا ئەندازەیەکیش ئەتوانم بڵێم بەهۆی گوشاری کۆماری ئیسلامیەوە بەهۆی هەموو شتانە کە باسمان کرد پەیوەندیەکە وایە ئەو لانی کەمە چەندێ ئەتوانێ مەسەڵەن کاریگەری ببێ لەسەرەوە لە سوورەتێکە ئێمە باسیەکە نەڵێن پەیوەندیەکەش بۆ شێوەنی وەکو جاران ئەو لانی کەمە لە تۆ دێکات مەشێگیان ئەو لانی کەمە لە پەیوەندی پڕ لەگەڵ کۆمەلگای مەدەری لەگەڵ معلیمەکان لەگەڵ مامۆستاکان لەگەڵ دانیشتووەکان لەگەڵ مەلاکان تەنانەت لەگەڵ کرێکاران لەگەڵ زندانیانی سیاسی لەگەڵ بنەماڵەی پێشمەرگە لەگەڵ بنەماڵەی شەهیدان لەگەڵ وەکیلەکان لەگەڵ ژینگە پارێزان لەگەڵ مناڵ پارێزان لەگەڵ ئەوانەی کارەکەن وەختێ تۆ لەگەڵ ئەوانە ئەو پەیوەندی چروپڕەت بەرقرار کرد پێکهێنا وەوتت لانی کەمی ئێمە چی بێت کە نەر لە خوارەوە بێ نەشتێکی زۆری بێ بەدی نەیەت ئاوات نەبێت تەخەیول نەبێت ڕۆیاپرۆشی سەپاس ئیسلاحیکانەیە ئەڵێن ڕۆیاپرۆشی نەبێت های لەسەر عەجزی ئەم حیزبانە خۆ ناتوانن تەنها خۆیان دابنیشن لانی کەمەکە دیاریکەن بۆ ئەو کارە ناکەن دەبێت چواردانە وەکیل چواردانە قانونزان چواردانە ببێت زندانی سیاسی ببێت بێژە کاکە ئێمە ئێستا لانی کەمی ئێمە ئەمەیە ئەو لانی کەمە تەنانەت ئەگەر ئەمڕۆ گرنگ نەبێ بەیانی گرنگە بێت چون بەیانی لاکانی چەر دێن ئێمە لە یەک جیاکەنەوە ئەچن بە جیا لەگەڵ دانەیەک دانیشن ئەو دانەهان بەدژی ئەوە ئەو دانەهان بەدژی ئەوە بەڵام ئێمە ئەگەر لانی کەممان بووە پێکەوە ئینجامان کردوە وتمان پێکەوە کارەکەین ئەوە لانی کەمی هەمومانە تۆ بچۆ بۆ لانی زۆرەکەی خۆت کار بکە بوونی ئەوە پێویستە ئێمە تەنانەت 44 ساڵ پێش لەوە وەکو هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کورد ئێمە 8 مادەمان بوو ئەمان و لانی کەمی خەڵکی کورد ئەوەیە دەورێکیش 26 مادەمان بوو ئەمان 28 مادە ئەمان و ئەوەیە بەڵام 40 چەند ساڵ دوای ئەوە ئەو هەموو ئاڵوگۆڕە پێش هاتووە ئێستا من نازانم ئەم حزبلانی کەمەکەی چییە ئەو حزبلانە کەمەکەی چییە ئەو حزبلانی کەمەکەی چییە و کەسی نادانێت ئەگەر ئەمە نەنووسرێت ئەگەر ئەمە دانەنیشن ئەگەر ئەمە هەیئەتێکی بۆ دیاری نەکەن ئەم لانی کەمانە بنووسێت بڵێ دوایین پرسیارم لەسەر لایەنی ناو کۆماری ئیسلامیە ئەو لایەنە تەبعەن
زۆر جار خۆی نواندووە لە ئاسی نێودەوڵەتی لە ئاسی ناوخۆی ئێران و بۆ جۆرە پێ دەچێت ئەتوانێت ئالترناتیو بێ بلەخەر ئەوان حکوومەتیان بەدەست بووە و پوڵیان بەدەستەوەیە ئەوە میکانیزم های کۆمەڵایەتیان بەدەستەوەیە هەموو ئەمانە ئەتوانێ ببێ بە شتێکی مثبت بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامیە جلهێزەکان لەگەڵ ئەم لایەنانە بسازن و بتوانن بەنەوەیەک ئیسلاحاتی لە کۆماری ئیسلامیە پێک بێن و ئەوانە بێنە سەرکار ئەم بەشە ئەگەری شتێکی وایەوە چۆنە بینن ئەمن پێم وایە ئەوە ئەگەرێکی جددیە کاک بەخیا ئەوە ئەگەرێکی جددیە لەو 46 ساڵە بەهۆی ئەو ڕانت و بەهۆی ئەو فەسادی سیستەماتیکە کە لە وڵاتە بووە جەماعەتێک بەرزی بە تەڵەکە بە پەیوەندی لەگەڵ حکوومەتە یا جەناحایەکی حکوومەت یا بنەماڵەهایەکی حکوومەتی سەروەتێکی ئەفسانەییان بۆ ئیمکاناتێکی یەکجار بەریان هەیە نمونەی مەسەن کەسانی وەکو بابەتی زەنجانیە ئەوانە کەم نین زۆرن ئەویانە ئاوا بەرچاو بووە ملیارد قسەی ملیارد دەکە ئەملا ئەولا بکە ئەمە لەلایەکۆ ئەمانەش ئاڵۆگۆڕێکیان پێش هاتووە وەکو جاران ئیدۆلۆژیک نین تەنانەت بڕێکیان مەزهەبی نین ئەسڵەن هەرێکیانە بەشێک بندە لەگەڵ سەرمایەی جەهانی لەژێ غەربی ژنین هەموو مناڵەکان و بنەماڵەیان و سەرمایەگوزاریان لە وڵاتهای غەربیە بۆ خۆیان سوکاریان گشتی نردووەتە ئەوێ ئەمانە لەگەڵ بەشێک لە ڕفۆرمخوادەکان لەگەڵ بەشێک لە دەستگای ئەمنیەتی کە بیرەکاتەوە دەستگای ئەمنیەتی ئەمانە ئیمکانی هەیە یەک بگرن و لە نەبوونی ئالتەرناتیڤێک لەناو ئۆپۆزیسیۆن ئالتەرناتیڤێکی قەوی ئەگەر ئەوە ببوایە مەترسی ئەمە کەم بوو بەڵام چون ئەم لاز دەعیف و کردە ئەمە ئیمکانی ئەوە هەیە ئەو دەوڵەتانەی بە نور بکەن بگەڕێن لەناو ئەمانە بزانن ئایا ئەتوانن شتێک لەناوخۆ کە بێقڕەتر بێ کە کەم خەتەرتر بێ کە پێشبینی نادیاری کەمتر تیا بێ کە ئاڵوگۆڕێکی زۆر ئەجایی پێشنێ لەناو خۆیان بیهێنێت چون ئەوان بەشێکی ئەرتەش بەشێکی نووری ئەمنیەتی بەشێکی لە تەک خۆیان نەخەن ئەمن پێم وایە ئەمە مەترسیەکە و بۆ کوچەڵکردنەوەی ئەمە تاقەڕێگە ئەوەیە ئۆپۆزیسیۆنێکی قەوی دموکراتیک کتەب جددی بێتە مەیانەوە ئایا ئەوە دێتە مەیانەوە یانە ئەوە بەڵێکی ترە بڵێ کاک حەمیدجان زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا بەڕاستی من هەموو ئەو بەشانەی وا پێویست و پرسیارم کرێگە پێتان وایە شتێک هەیە کە ئاماژەی پێ بکەن هەنی خزمەتە زۆر مەمنون من فقط بە کورتی ئەوەت ئەرز دەکەم لە ڕابطە لەگەڵ مەسەلەی کوردستانە پێم وایە کوردستان پۆتانسیێڵێکی زۆری هەیە تەجروبەی زۆری هەیە ئەزموونی زۆری هەیە من هیوادارم حزبە سیاسیەکانی کوردستان و هەروەها کۆمەلگای مەدەنی چالاکانی مەدەنی کەسایەتیەکان و ئەوانە ئەمما بۆن مەترسی زۆر ئەبێتە سەر کوردستان ئەگەر ئاڵوگۆڕێک بێت و خەڵکی کورد ئامادە نەبن لە شەڕی ناوخۆیی و لەگەڵ لایەنەکانی تر لە دەقاڵەتی وڵاتانی لەوبەر هەموو ئەوانە بتوانن لە جاران زیاتر هاوکاری یەکتری بکەن و بە پلان و بەرنامەیەکی ڕۆشنتر خەڵکی کوردستان دڵخۆشکەن زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا کاک حەمەی خاکی ڕۆژنامەوان هیوادارم لە دواتریش لەو کات ساتێکی ترا هەر بتوانین پێکەوە گفتوگۆ بکەین زۆر سپاس لێوە کامحیدیان زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوی خۆشتان بۆ باوە دەخوازم